پرسی دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی زیاتر ڕادەوەستین. دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین، هەرچەندە ئەماوەیە زۆر گفتوگۆ و شرۆڤە کراوە، بەڵام بەردەوام شرۆڤەی زیاترمان دەوێت بۆی بزانین لە ڕوانینی ئابووری ناسانەوە ئەم دۆخە بۆچی وایە. کەواتە بەڕێز دکتۆر خالید حەیدەر، مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن. دکتۆرم کاتت باش، سواز بۆی کە ئامادەی لەگەڵمان. ئەم نەسەقامگیری دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی بۆچی دەگەڕێنەوە بەڕێستان وەکو پسپۆڕێکی ئابووری؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی ئەوەی کە باس ئەکرێ یعنی ئەوەی کە ئەگوزارێ ئێستا ئەم دقەیە لەبەر ئەوەی ژمارەی ئەو بانقانەی کە پێشتر لە ناو بازاری ینی با بڵێم بازاری دارایی بەتایبەت لە بانقی ناوەندی عێراقی دۆلاریان ئەکڕی کۆمەڵێک بانک کراوتە لیستی ڕەش. طبعا ئەوانە بەتەکید کاریگەری زۆریان هەبوو لەسەر خستنە ڕووی دۆلار لەبەرەوەی بانقی ناوەندی کە ئەبینێ بەو شێوازە ژمارەی بانکەکان ئەوانەی کە کڕیار بوون کەم بووتەوە. طبعا بە پێ ڕێنمایەکانی بانقی فیدرالی ئەمریکی ئەوەی کە پێوترێ احتیاطی فیدرالی ئەمریکی خستنە ڕووی دۆلاری کەم کردەوەکو هەر بەڕێزستان لە پێشێکی کە ئاماژەتان پێدا پێشتر تقریبان لە بینی 240 بۆ 250 میلیۆن دلار بوو، ئێستا دابەزیوە بۆ زیاتر لە 150 ئەوان ینی لە 100 میلیۆن و کەمتریش لە ئەوە. بۆیە بۆ دیاریکردنی نرخی هەر بابەتێک نەکرد دۆلار هەر بابەتێک لە ژیان ئێمە سەیری خواست و خستنە ڕووەکەین وەکو ئابووری ناسان. بۆی لێرە خستنە ڕووەکە کە کەمی کردووە زۆر کەمیشی کردووە بەرامبەر بە ئەو خواستی کە هەمیشە هەیە و ئێستا لە ترسی ئەوەی کە خستنەڕۆکە کەمتر بێ لەوانەیە خەڵک حەز بکە دۆلارێکی زیاتریش بکڕێ. ئێستا بۆیە کە لەگەڵ ئەو خستنەڕۆکە کەمی کردووە خوازیاران یاخود ئەوانەی کە داوای دۆلارەکەن دۆلاری کیفایەتیان دەست ناکەوێ ئەچن بۆ کەرتی تایبەت بۆ مەکاتیبی حەواڵات بۆ شوێنانی تر با بڵێن ئەوانەی کە دۆلارەکە ئەکڕن لە بازاری دراو شێوازە نرخەکە زیادی کردووە. کەواتە کاریگەری نەرێنەکانی چییە بێت هەم لەسەر بازار هەم لەسەر هاوڵاتیان؟ بەڵێ بەتاکید لەسەر بازار لەبەر ئەوەی سروشتی ئابووری عێراق زۆر دیارە ئابووریەکی هاوردەکارە زۆرینەی بابەتەکانی لە دەرەوە هاوردەکە تقریبان بەڕێژێ لە 170 بۆ 75 یاخود زیاتریش بۆ هەندێک بابەت ئەبینی هەمیشە ئێمە پێیسیمان بە دۆلارە. معنەی ئەوەیە هەر کاتێک ناجێگیری و سەقامگیری ناجێگیری هەبوو لە دۆخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکیەوە کاریگەریەکی ڕاستەوخۆی نەرێنی ئەبێ لەسەر بازارەکان. اینجا با بزانی چ شتێک گوزەرێ یاخۆ چ کاریگەریکێ لەسەر ژیانی هاوڵاتیان لەبەرەوە وەکو عەرزی جەنابتانم کرد ئابووری عێراق ئابووری کە زۆرینە شتەکان هاورداکە لە دەرەوە. بۆیە ئەگەر بنمونە زۆر بە سادەی بابەتێک وەربگرین کە بنمونە بە دۆلارێک بێ هاوڵاتی پێشتر 1250 دیناری ئەدا بۆ کڕینی ئەو بابەتە، ئێستا ئەبێ 1500 و 1600 دینار بدە بۆ کڕینی هەمان بابەت. باشەواتە لێرە بینی 300 بۆ 350 بۆ 400 دینار فەرق و جیاوازی هەیە لە کاتێک کە داهاتی زۆرینەی خەڵک لە عێراق لە کوردستان داهاتێکی جێگیرە ناگۆڕێ یاخود سنووردارە ناگۆڕێ بە ئاسایی. بۆیە بەم شێوازە ئەگەر ئێمە بچین بۆ بازارەکان بە هەمان داهات کە فعلەن ئەوە ئەگەرە زۆرە بە هەمان داهات بچین بۆ بازار وەکو جاران ناتوانین شتومەکەکان پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە بۆ لەبەر ئەوەی زۆرینەی ئەو بابەتەنی کە هاورداکرێن لە دەرەوە بە دۆلارێکی ئێستا کە گران بووە بەرامبەر بە دیناری عێراقی بۆیە بینی شتومەکەکان نرخەکانیان زیاد کردو. بەو شێوازە کاریگەری نەرێنیەکی ڕاستەوخۆی ئەبێ لەسەر بژێوی ژیانی خەڵک بەگشتی. لێرە ئەگەر بفەرمونون جەنابتان و کاتەبێ ئەتوانم ئەوەش ڕوون بکەمە بۆ جەنابتان کە بۆ حکوومەت سوود و ئیستیفادێکی زۆری بە کورتی پێمان بڵێ سپاس دەکەم. بەڵێ هەر ئەگەر بیرتان جەنابتان لە 2020 حکوومەت کاتی تووشی قەیرانی دارایی بوو و نرخی نەوت زۆر دابەزی بەهۆی کۆرۆنا وای لێ هات کە ناچار بوو دەستکاریکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کرد. ئەو کاتە بەرمیلێکی نەوت بنمونە ئەگەر هەر بۆ نمونێ بنمونێکی ئاسایی ڕوونی بکەینەوە بەرمیلێکی نەوت بە 100 دلار بێ لە بری ئەوەی بە 100 و بیگۆڕێتەوە ئەو 100 دلارە بە 118,000 دینار ئەی گۆڕێتەوە بە چەند
بە 145,000 دینار واتە بۆ هەمان بەرمی نەوت ئەگەر بفرۆشرێت تقریبان حکوومەتی عێراقی 20 بۆ 25,000 دینار سوودمەند ئەبێ لەو گۆڕینەوەی ئەو $100 کە بۆ هەمان بەرمیل نەوتە لێرە چه استیفادێکی کرد چه سوودێکی وەرگرت حکوومەتی عێراقی و بە هەمان شێواز حکوومەتی هەرێمی کوردستانیش استیفادێ لەوەی کرد کە کاتێک کە دۆلارەکە ئەگۆڕێتەوە بە دیناری عێراقی و خەرجیاتی حکوومەتی عێراقی و حکوومەتی کوردستانی خۆشمان ئەزانن جناتن بە دیناری عێراقیە بۆیە موچەی فەرمانبەران پارێکی زیاتری دەسەکەوێت حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەیە ئەو فەرقە لە بینی هەردوو سعری گۆڕینەوە دینار پێشتر و ئێستا و استفادە لەیەکە بۆ موچەی فەرمانبەرێکی زیاتر بدات بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری سوپاس بۆ بەشداری و شرۆڤەکانت.